پەرلەمانتارانی کەرکووکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان لە پەرلەمانی عێراق ڕایدەگەێنن کە لە پێناو بەدەستهێنانی مافەڕاوەکانی دانیشتوانی کوردی شاری کەرکووک لە هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکاندا توانیمان بەدەستکەوتێکی باشەوە لەو یاسایە بێینە دەرەوە مافی دەنگدەری کوردمان لە پارێزگاکە پاراستووە. بەڵێ طبعاً بازنەکانی هەڵبژاردن لە عێراق بنەماکانی دیاریکردنی بازنەکان لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەردا و لە چوارچێوەی ئەو بنەمایانە ئێمە وەکو نوێنەرانی کورد شەڕمان کرد لەسەر ئەوەی کە بازنەکان بە شێوەیەدا بڕێژێنەوە کە لە بەرژەوەندی شارەکەمان نابێ و لە بەرژەوەندی کورد بێ. ئەو شەڕی ئێمە کردمان لە پەرلەمان شەڕێکی ئەجگار قورس بوو، بەرامبەرەکانمان بەهێز بوون، وڵاتانی ئیقلیمی لە پێناوی ئەوانە بۆ بەرگریکردن لیان هاتوبوونە سەرخەت، بەڵام ئێمە توانیمان بە شێوەیەکی زۆر کۆڵنەدەرانە بە ئیرادەیەکی پۆڵایینەوە لەگەڵ ئەو تیمەی یەکێتی کە لەوێ بوون، تیمێکی زۆر کەفو و بە ئیمکانەت و بەتوانا بوون، چ لە ڕووی قیادەکردنی تیمەکە بۆ دانوستاندن و چ لە ڕووی فەنیاتەوە وەلایەنەکانی تری کوردستانیش پشتیوانی ئەو بیر و بۆچوون و با بڵێن ڕۆیایی یەکێتی بوون. یەک تیمی یەک ریزی یەکێتی لە بڕیاردان لەو بابەتەیە زۆر سەرکەوتوانە بوو کە بتوانێت وەزعی کەرکووک بپارێزێ و بتوانێت ئەوانەی کە هەمانە بەدەستمانەوە بمێنێتەوە و کارش بکەین بۆ ئایندە بۆ زیاتر، ئەویش بە یەکلایکردنەوە بێ لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان و داکۆکیکردنمانە بێ لە ناسنامەی خۆمان وەکو کەرکووکی، وەکو ئەوەی کە پشکی کورد هەمیشە لە پەرلەمان قووەت و سەنگی خۆی لەوەدایە کە تۆ بۆ مەسەلە سیاسی و کێشە گرفتە سیاسیەکان دەبێ هەر کات بە قووەت بی بۆی بتوانی بڕیاری یەکلایکەرەوە بۆ چارەنووسی کەرکووک بدەیت. دیارە مەترسی هەڵبژاردن زۆر گەورەیە، ئەوە نییە کە وا بە ئاسانی وەرگیرێ. ئێمە ئەگەر دەنگمان لەم شارەت چەنێ زیاد بێ زیاتر ئەتوانین پێداگریکەن لەسەر مافەکانی ڕەوای گەلەکەمان لە کەرکووکداوە لەسەر مافی هاوڵاتیان. دیارە ئەمەی کە کراویشە کەم نییە لە یەکێتی بە تایبەتی لەگەڵ حەزبە کوردستانیەکانی ترا لە کەرکووک کردویانە کە نەمانێشتووە کەرکووک تووشی کارەسات بێ، دووبارە تعریب بگەڕێتەوە. دیارە ڕێگری لێکراوە وەزەوی کشتتوکاڵەکانە نەمانێشتووە تا ڕادێت توانیمانە کۆنتترۆلی زۆر بکەین. ئەندامانی پەرلەمان ڕاشی دەگەێنن کە بۆ لەمە دووە ئەرکەکان زیاتر دەبن و دەبێت حزب و لایەنە سیاسیەکان بۆ یەکدەنگی و یەکلیستی هەوڵەکانیان چڕکەنەوە خەڵکیش هان بدرێن بۆ بەشداریکردن لەو دەنگدانە و زۆرینەی کورسیەکانی شارەکە بۆ کورد مسۆگەر بکرێت. لیستی زۆر بە تەکید زیان ئەگەیەنێ لە بەروی دەنگەکان پەرتەوازە ئەبن، ڕنگ بێ بەگشتی بتوانێت کورد تا حدێک سەیطرە بکاتە سەری، بەڵام ئەمە ئەوە نیە یعنی تۆ عەمەل شعبیت لەگەڵەوەتە سنووری تورکمانی و عەرەبی تا حدێک هەرتێکەڵە، بەڵام زۆرینەت کوردە. دەنگی زۆرینە لەگەڵ دەنگی کەمینە لەناو ئەم یاسایە گرفتەکە لەوایە کە دەنگەکان ناگەڕێتەوە بۆ ئەو لیستە بۆ ئەو قائیمەیە لە ئەندامێک بۆ ئەندامێکی کە واتە ئەگەر کەسێکی کە دەنگێکی بەرزتری هێنابێ لە قائیبەیەکی کە لەوانەیە ئەو لایەنەی تەربیبە. بۆیە لێرە پێویستیمان بە یەک ریزیە بە یەک دەنگیە و فێرەلیستیش بەڕادەیەکی زۆر نەبێ کە دەنگەکان پەرتەوازە بکە. ئەرکی ئێمە وەکو کورد لە کەرکووک ئەرکی ئێمە ئەوەیە کە یەکەم شت بتوانین ماڵی کوردیەک خەینەوە، یەک دەنگ بین، یەک لیست بین، نێنین دەنگی کورد فۆتێ لەم شارەدا. لەبەرەوەی ئێمە ئەزمونمان هەیە لە ساڵانی ڕابردوودا دیارە لە 2014 لە 2010 کۆمەڵێ دەنگی کورد لەم شارەیە فەوتا، ئەوە بوو کە حیزبەکانی بچوو کورسیان نهێنا فەوتە. بۆیە ئێستا گرنگە بە تایبەتی ئێمە لەسەر بازنەی ناوەڕاست یا لەسەر بازنەکانی تر بتوانین یەک دەنگ بین. بەپێی هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردننی داهاتوو کەرکووک دابەش دەبێت بەسەر سێ بازنەدا و بەپێی شارەزایانی بواری هەڵبژاردن کورد ئەتوانێت زۆرینەی کورسیەکانی شارەکە بەدەست بهێنێت. بەوەش جارێکی تر کورد دەبێتە زۆرینەی پێکهاتەی شارەکە و زۆرترین پۆست لە شارەکە بەدەست دەهێنێت و لە سەرویانەوە پۆستی پارێزگاری کەرکووک. ئازەرشور گەلی کوردستان، کەرکووک.